بەهارە دیسان بەهارە گوڵان بوون پەیدا گوڵەکانی منن وشک بوون لە تینوە 38 ساڵە چاوەکانی ڕۆژگاری ڕووناک نابینێت. بەخێر بێنیان خوا کەناڵی پەیام کیمیایی بینایی چاوەکانی تاریک کردووە. بە تەنیا لە ماڵەکەیدا دەژی و تاکە هاوڕێی بەردەوامی ژیانی دارشەقەکەیەتی لەگەڵ چەندین نەخۆشی و خراپی باری تەندروستی دەڵێت حکوومەت و بەرپرسان هاوڕێیان لە ژیانی بەرکەوتوانی چەکی کیمیایی نەداوەتەوە. ئەوانە کە ئەیسە ئازادن و مەسوولن و بەرپرسن و وەزیرن هەمووی بەنای من و دەیوەک من نەک بڵێم هەر من وەریان گرت ئەو ئازادیە ئەو کورس و مێزەی سەر لە بەردەستیانایە ماڵ و مناڵی خۆیان لە ئەوروپایە بە خۆشی و بەشارەتی خۆیان ئەژین خۆیان ئەژین هەر سەعاتێشتی قەوما بۆی دەرەچن ئەڕن بۆ وڵاتان چ مەقسەیان ئێمەیسە ئێمە ئەوە حەربیشە ئەوە شەڕە گیرمان خواردووە لە بین ئیسرائیل و ئەمریکا و ئێران و بۆ کوێ ڕاکەین چی بکەین قاچمانیە بە قاچم نیە من ئێراتە مەتقەلەکە بڕۆ خزمەتم ئەوێ بەخێوکردنم ئەوێ مناڵێک من نەماوە کچم کیمیایی کوشتی کوڕم کوشتی لە بەردەسا یارمەتیم بە هەتا ئیسا کەس لێی نەپرسیوم ئیتر نازانم ئەمانە چیەکەن و خەریکی چی بریندارانی چەکی کیمیایی بەردەوام لەگەڵ ژەهری کیمیایی دەژین کە لە جەستەیاندا ماوەتەوە کاریگەری کیمیاییەکەش ڕۆژ لە دوای ڕۆژ لەسەر جەستەیان زیاتر دەبێت. ئەم گەڕەکانە پرسیانیان لێ بکە وەڵا حاڵێکم گوزەرانێکم خستم بەخوێنان و ئەو عیلاجە خۆ هیچ کەسێ نی ئاوڕمان لێ باتەوە کاکە گیان داوا لەم بەرپرسانەکەین داوا لەم حکومەتانەکەین ئەوانیش ڕەحمێکیان بجوڵێ وەکو کەس و کاری خۆیان وەکوینی ڕۆڵەی خۆیان وەکو خێزانی خۆیان ئاڕێکی بەجددی بداتەوە لەم بریندارانە تخوا بایەنەش تا ماوین وەکو ئینسانی ژیان بکەین وەکو ئینسانێک بەتی بریندارانی کیمیاباران بەڵام بەداخەوە دەیان بەرکەوتەمان هەیە لەسەر گیرفانی خۆیان لەسەر ئەرکی خۆیان سەردانی دکتۆرەکەن و بە تایبەتی ئەوانیان کە بارودۆخیان زۆر خراپە ئەو پێداویستیانەی کە پێویستە لەو شوێنانە نییە ئەبێ لەسەر گیرفانی خۆیان دابینیکەن. ئەمە نمونەی دوو بەرکەوتەی چەکی کیمیایی ڕەبجەن کە بە درێژایی ژیانیان بەوەی کاریگەری چەکی کیمیاییەوە لەگەڵ ئازار و نەخۆشیدا دەژین. سەرباریەوەش 25 بەرکەوتە تەندروستیان جێگیر نییە و ساڵاناش بۆی ئاور لێنەدانەوەیان بەرکەوتوانی چەکی کیمیایی گیان لەدەست دەدەن. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.